دایە ئەم شەو هەستم لە خانەقای زکردایە ئەرێدایە من نازانم بۆچی وایە بێ لایلایە خەوم نایە بەم تۆفان و ڕەشەبایە شەویش درێژ و یەڵدایە من نازانم بۆ لێمونیت بەم سەرمایە ئەرێدایە خەوم نایە بەم زستانە من سەرمامە تخوا وەرە هۆهۆدایە لێم دوور مەبە ژینم بێتۆ هەڵوەدایە. سڵاو بینەران و بیسەرانی ڕادیۆی سلێمانی دەنگی مەڵبەند ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد ئەمڕۆ ڕۆژی یەڵدایە ئەم شەوی یەڵدایە بۆنەوەی ئێمە شیعرێکی یەڵدامان پێشکەشکردن هیوادارم توانی بێتمان شتێک بگەێنین. میوانی ئەمڕۆمان زۆر بەڕێز شاعیرێکی بە ئەزمون شاعیرێک و نووسەر لە بواری زۆرێک لە کایەکانی هونەر و لە کایەکانی ڕۆژنامەگەری و لە گۆڤار و ڕۆژنامەکاندا دەست بەکارە. زۆر بەڕێز کاک ئاکۆ شارۆشی ئەمڕۆ میوانی بەرنامەکەمانە. سڵاو مامۆستا بەخێر بێ. سڵاو زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ بانگەشتتان ڕادیۆی مەڵبەندی سلێمانی بەرنامەی ئەزمون خاوەن ئەزمونێکی ڕۆشنبیری جوانە و ڕۆڵی کاریگەری هەیە لە پێشخستنی ڕاگەیاندنی کوردی لە ڕۆڵی هەیە لە پێشخستنی کای ڕۆشنبیری کوردی چ لەم شارە و چ لە شارەکانی دیکە هەرچی بینەر و بیسەری ئەم ڕادیۆ بێت سودمەند بووە لە پەیامی ڕۆشنبیری ئەم کەناڵە ئەم ڕادیۆ جوانە. زۆر سپاس. ئێمە بەرنامەکەمان ئەو کەسانە بەسەرەکەینەوە کە خاوەن ئەزمونێکە هەرێکە لە بوارێکی تایبەت بەخۆی. ئێستا ئەمڕۆ جەنابێت لە بواری شیعر و لە بواری ئەدەب و لە زۆرێک لە نووسینەکانتا کە قاڵی تایە. ماشەڵڵا ئەمڕۆ مێزەکەمان جیاواز لە بەرنمەکانی پێشوو ڕازاوای بەکارەکانی زۆر بەڕێز کاکە ئاکۆ. کاکە ئاکۆ بەڕێستان لە بواری شیعر و ئەدەبە شیعر و ئەدەب کاریگەری چییە لەسەر کۆمەڵگا؟ با بڵێن ئێمە ئەمڕۆ تەوەرەکەمان ئەوەیە بەڕێستان وابزانام دەرون ناسیشن. سپاس بۆ پێشکەتان. هەڵبەت من ئاکۆ شارۆشی نووسەر و شاعیر دەمەوێت باسی کاریگەری شعر بە تایبەتی کاریگەری ئەدەب شعر و ئەدەب وەکو بەشێک لە هونەر لە هونەری میلەتەکەمە و هونەریش بەگشتی خۆی جگە لە هونەری نووسین شعر و ئەدەب هونەرەکانی دیکەی وەکو سینەما شانۆ وێنە کێشان مێزیک و باقی هونەرەکانی دیکە و شعر و ئەدەبیش شامەشانی هونەرە ئەبێ کاریگەری و ڕۆڵیان هەبێ لەسەر کۆمەلگا کاریگەریەکە بە ئەرێنی بێ بەلایەنە ئیجابیەکە بێت بەلایەنە باشەکە بێت کاریگەری دروست بکە بتوانێ وا لە مرۆڤەکان بکە بە بیرکردنەوەی خۆیاندا بە هەزر و تێڕوانین و تێفکرینی خۆیاندا بچنەوە و دەستکاری و گۆڕانکاری لە ژیانبینی و جیهانبینی تاکانی کۆمەلگادا بکەن. باشە یعنی ئەدەب و هونەر وا لە بینەر و بیسەر. ئێستا ئەو ڕۆڵەی بینیوە ئەدەب و هونەر ئەو ڕۆڵەی بینیوە تاڕادەیەک بەڵام لە ئاسی تمۆحی نووسەر و شاعراندا نییە لە ئاسی پێویستی خۆیدانیە چکە بۆچی ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بۆ کۆمەڵێ هۆکار ئەوەی کە ناونیشانی نووسەر و شاعری بە دوای خۆیدا بە دوای خۆی خستووە و حەزەکات پێی بڵێن شاعیر حەزەکە پێی بڵێن نووسەر حەزەکە یاخود کارەکانی ئەبێ حەز بکات ئەخ لەو مستەوای زیرەکی قەڵەمەکەی بڵێت بەڵێ مستەوای زیرەکی و پەرەپێدانی خۆی کەم تەرخەمە و لە ئاستی ئەوە دانیە وەکو دەستە بژێرێک ئەو ڕۆڵە ببینێ ڕۆڵی کارتێکەر لە کۆمەلگا کارتێکەر لە هزر و خەیاڵدانی تاکانی کۆمەلگا بتوانێت ڕەوتی ڕۆشنبیری دەستکاری بکە گۆڕانکاری بکە یعنی گۆڕانکاری خۆی شۆڕشە شۆڕشێکی فکریە شۆڕشێکی ئەدەبی هونەریە
شۆڕش هەر بە چەک نییە، شۆڕش هەر بە کودەتای سەربازی نییە، شۆڕشی سپی هەیە، شۆڕشی ڕۆشنبیری هەیە کە خۆی دەبینێتەوە لە گۆڕانکاری لە گۆڕانکاری لە فکری تاکەکانی کۆمەلگا بکەی، گۆڕانکاری لە ژیانبینیا بکەی. ئەمەش بە چینێکی دەستەبژێر بە چەند کەسێک کە دەستەبژێر بن، دەستەبژێر بە چی مرۆڤ بێ بە دەستەبژێر ئەبێ ئەو بەهرەی تیا بێ و زائیدەن پەرە بەو بەهرەیە بدا بخوێنێتەوە. من وەکو نوکتەیە لە زۆر شوێن باسم کردوتمە نووسەر و شاعیرەکانمان زۆربیان ناخوێننەوە. تۆ سەیری خۆت مەکە پەرە بە شعرەکان دەدەی، پەرە بە کتێبی شعرێ دەی، پەرە بە نووسینت دەدەی. ئەمە معنایەوە نییە هەموو نووسەرێک وا بکە، هەموو شاعیرێک وا بکە. سیر کە زۆربەی نووسەران و شاعیران ناخوێننەوە بەداخەوە، ینی پێمان ناخۆشە، ینی بە دڵێکی پڕ لە پەرۆشیەوە ئەو قسەیەکەین کە کتێبێک بەدەستەوە بینی ئەڵێ لای بە. بۆچی لای بم؟ ئەی تۆ ئەی سبەینێ بەرهەمی خۆشی نابێ بە کتێب، ئەبێ خەڵکی ژوای پێ بوترێت. ئەی تۆ کە ئەو کتێبانی کە ڕۆژانە دەرەچێ وەکو چالاکیەکان لە زۆربەی هۆڵەکان و لە زۆربەی شوێنە ئەدەبی و هوەریەکان واژۆی لەسەرەکرێ و کۆڕ و سیمینارەکرێ، ئەی ئەمە نەخوێنرێتەوە، ئەی ئێمە شارێکی ڕۆشنبیرین. ئەی کەسە ڕۆشنبیرەکان زۆر چۆن جیاوازی بکرێ لەگەڵ کەسانی سادەیە. کاتە گرنگە خوێندنەوە، زۆر گرنگە، چونکە خوێندنەوە خۆراکی مێشکە. بەڵێ بێگومان خوێندنەوەی کتێب بە دوای زانستەکان بگەڕێ، ینی مەرج نییە زانستێک بە تاکە زانستێک خوێنەر بگەێنێتە حەقیقەتی ژیان، بەڵکو هەر زانستەی چەند هەنگاوێک نزیک دەکاتەوە لە حەقیقەت. بەڵام تۆ ئەبێ هانا پەنا ببیتە بەر هەموو زانستەکان بۆی بگەی بە حەقیقەت بدۆزیتەوە، کە حەقیقەتت دۆزیەوە تێدەگەی کە ژیان پێویستە چۆن جوان بێت، چۆن بێت. ئێستا کە ژیان ئاوها واقع جوانیەکانی ژیانی شێواندۆ و هاڕیوەتی، ئەمە شایستە بە مرۆڤایەتی مرۆڤەکانە نەخێر. مرۆڤەکان زۆر شایستەی لەوە جوانترن، شایستەی ژیانێکی لەوە باشترن. ئەوە مرۆڤەکان خۆیانن یەکتریان هاڕیوە، ژیانی یەکتریان وێران کردووە. ئەبێ ئێمە دەرونی خۆمان پاکەینەوە، ئەمە وجودی کەسایەتی هەر یەکێکمان لە چەند لە ناو خودی خۆمانەیە، ئەوەنە لە ناو ژینگە کۆمەڵاتیەکەمانەیە، ئەوەنە لە ناو ژینگە و سروشتمانایە. کاتێککە تۆ ئەچیتە کۆڕێکەوە پەرداخی بەتاڵ و دەبەی بەتاڵ و کلێنس و پاژماوەی جگەرەکەت فڕێئەدەی و فڕێئەدەیتە سەر ئەو ژینگەیە بەجێ ئێهێڵی فرێت داوەتە ناو وجودی خۆت، وجودی خۆتت خستۆتە زەبڵدانەوە. ئەی چاوەڕێ مەکە ئاسوو دەبیت، چونکە تۆ ئەگەر تۆ بەشەکانی وجودی خۆت ئیدامە نەکەیت و پاک و خاوێنی ڕانەگەیت و بەسەری نەکەیتەوە، پەرەی پێنەی جوانینەکەی، چاوەڕێی چاکەکاری لە خۆت مەکە، چاوەڕێی مرتاحبوونی خۆت مەکە. نامرتاحەبی، چکە شتێک لە ناو ئەقڵە تیۆریەکەی ئێمە، شتێک لە ناو ئەقڵە سروشتە ئیلاهەکەی ئێمەیە، ویژدانێکمان هەیە کە بەردەوام ئازارمانەدا. هەر هەڵەیەکەین ئەو ویژدانە، ئەو جیهازە ئیلاهیە نایەڵێ مرتاحبی. ڕاستە. ئەکرێ گوێمان لە شیعرێکە بێ مامۆستا؟ بەڵێ بەسەر چاو. فەرموو چاو خۆش بێ. سوپاسیشتان دەکەم ئەو سوپاس پێزانیەتان پێشکەش کرد هەر لە سەرەتای بەرنامەکەەوە لە خزمەتی ئەو ڕێزلەنانتانەکەم. زۆر سوپاس بە جەنابێ. لای خۆم پارێزراوە لە ماڵەوە ئەرشیڤ.